یاریەکانی پاڵۆنێتی تۆپی با لە یانەکانی ئاسیا پێی نایە قۆناغی چارەجی کۆتایی و یانەکان بۆ گەیشتن بە قۆناغی پێشکۆتایی لە ڕکابەریەکی بەهێزدا بوون. سەرەتا تارازی کازاخستانی بە 3 گەیم بەرامبەر گەمێک لە ناخۆنی تایلەندی بردەوە و گەیشتە یاری پێشکۆتایی. لە یاری دوم سانتۆری یابانی بە 3 گەیم بەرامبەر گەمێک لە ڕێیانی قەتەڕی بردەوە و گەیشتە قۆناغی پێشکۆتایی. لە یاریەکی دیکە هەولێر ڕوبەڕووی بەهێزترین یانەی پاڵانتێکە تەهران پەیکانی ئێرانی بوویەوە. پەیکان بە ئاسانی و بە 3 گەیمی بێ وەڵام سەرکەوتنی نووسیەوە. ئەنجامی گەمەکان 25 بە 13 و 25 بە 19 و 25 بە 14 بوو. ئەمڕۆ یاریێکی باشمان نەکرد لەبەر ئەوەی تیپی پەیکان تیپێکی بەهێز بوون. ئەتوانم بڵێم باشترین تیپی ئاسیایە. ئێمە تیپیانی هەولێر زۆرترین یاریزانەکانمان گەنج و لاون. کاتی کەمترمانە بەردەستدا بە چەند ڕۆژێکی شەهەروە ئەڵێن. ئەتوانین لەم یاریە و یاریەکانی دیکەش ئەزمونێکی باش وەربگرین. من ئەسڵان لەو بڕوایەدا نەبووم ئەمە ڕوو بدات. هەم لە خودی ئاغا پەیمان هەم لە بەڕێبەری گشتیان وەک یاریزانی پێشووی سوپاسیان بکەم و یادێک بکەمەوە لەو بەڕێزانە چونکە من هەز دەکەم لە سەڵتانەوەتی یاریزانانی هەڵبژاردەی ئێران و ستافی ڕاهێنەران هەر لە تیپی پەیکانن بۆیە جێگای خۆیەتی بە تایبەتی ئاغای حوسێنی یادێکیان لەگەڵ بکەمەوە و سوپاسیان بکەم. لە دوای یاریش نوێنەرەکەی دیکەی ئێران شەهدا بیەست لە نوێنەرەکەی دیکەی عێراق غازی جنوبی بردەوە و گەیشتە یاری پێشکۆتایی. لە قۆناغی داهاتووکەوە یاریەکانی ڕۆژی پێنجشەممە ئەنجام دەدرێت. سەرەتا بۆ دیاریکردنی پلەکانی 5 تا 8 هەولێر لە کاژمێر 8 و 30 خولەکی بەیانی ڕوبەڕووی ناخۆنی تایلەندی دەبێتەوە. لە کاژمێر 11 و 30 خولەکی پێشنیوە ڕۆژ غازی جنوب بەڕێیانی قەتەڕی دەگات. لە قۆناغی پێشکۆتاییش لە کاژمێر 2 و 30 خولەکی نیوەڕۆ پەیکان میوانداری تارازی کازاخستانی دەکات. لە کاژمێر 5 و 30 خولەکی ئێوارەش شەهداب ڕوبەڕووی سانتۆری یابانی دەبێتەوە. حوسێن محەممەد، کەناڵی ئاسمانی پێام.